با بزانین جەنابەت لە بەهارە چەند جار بە ڕۆژوو بووی لە بیرم نەماوە لەبیرن نەماوە نەبەخوا لە بیر بەس احتیمالە زۆر بە ڕۆژوو بووی وانە بەڵێ بەڵێ قوربان بەڵێ ئێستا ژیانی ئێستا ئاسانە ئاسانە وەختی خۆی لە قەدیمە ژیان زۆر سەخت بوو خەڵک باشیش بە ڕۆژوە بوو ئەتوانی تۆزێ باسی ئەو قەدیمەمان بۆ بکەی بە چیوە مەشغوڵ بوو خەڵک چی ئەکرد چۆن بە ڕۆژوە بوو باسی چی ئەەکەی قەدیمەکان هەتا جواب بوومەوە بۆ نمونە بە چیەوە سەرقاڵ بوون ئیش و کاریان چی بوو قەدیم زمانی زوو بەڵێ. جابگاری بەڵێ ینی گەرمیان و گەرمیان و کێویستان کوێستان. گەرمیان و کێویستان ئەو گەرمیان و کوێستانە لە ساڵێکا دوو شوێنیان نەکرد یا زیاد لە دوو شوێن دوو شوێنیانە کرد بۆ نمونە لە چۆنە کوێ لە شاکەلەوە باریانە کرد و لە شیروانە باریانە کرد ئەچون بۆ ناوخوان و شلێر و کوێویستان حاڵی بووی و ناوخوان لە وەرخۆریانە کرد بەڵێ بەڵێ میانە لێوەڕان ئەشیانە لێوەڕان بەڵێ بەڵێ ئەی باشە چۆن بە ڕۆژوە بوون وەڵایی بە ڕۆژوە ون بە ئارەزۆی تۆ وە ڕۆژیە بوون و بێ مەلایش و بێ هیچیش باشە ئەی چۆن کاتەکانیان دیاریە کرد مەسەرەن ئازانی کەی پارشێوە ئازانی کەی مەغری بە ڕۆژوو بشکێنن ئافرم وەختێک خۆراوا بوو هەروە ئەقل ڕۆژیان ئەشکان هەروە ئەقلی شەو هەڵەسانەوە پێ پارچێویانە کرد هەروە ئەقل سەعاتیش نەبووگە یەک پیاوی یەک لە سەو پیا و دوو پیا سەعاتی پێوگە سەعات نەبووگە باشە لە هەندێک شوێن تەپڵیان لێدا تەپڵ بووگە بووە ئێوەش بەکاردانێ ناوە بەڵێوە کارمان هاورد لە ڕەمەزانە لە ڕەمەزان هەچی تال بووە و تااقەتی بووە و هەچی بسڵمانەتی کردووە و ئاوا باشە با بێنە سەر خواردن بزانین چ خواردنێکە بوو ئەو کاتە خواردن بەڵێ وەڵاهی بە قوربانەکەوم ساوەر بووگە بەڵێ سیر و ماس بووگە سیر و ماست سیر و ماس وەڵای ئێستا ناڵن بیخۆین کزێنکە بووگە بەڵێ حالی بووی خاڵەوە کزنکە کزێنکەی ناو ڕۆن ئەها ناو بەیسە بەڵێ بەڵێ کرێ بووگە چنگاڵە بووگە یعنی بنج نەوگە هەموو چت بووگە قەیسی بووگە بەڵێ بەڵێ ئەرێ بەخوا ئەمانە بووە خوریاگە مام حاجی تۆ تەسەورەکەی تەمەنت چەند بێ ئەسکەریم نەکردووە قاچاقیم کردووە یعنی ئەسکەری نەکردووە چۆن نەتکردووە نەم کردووە لە حکومەت یاخی بووم و نەم کرد جا باش ئەو کاتە چوونە کوێ بەوە یەگە لە حکومەت یاخی بن وەڵا شار و بەرکەم نەکرد هەر بۆ خۆم لە ماڵی خۆما دانیشتم و کاسفیمەکرد لەم دەشتە و شەکرێ چایەکمان پێ لازم وایە پیاکی وەکو جەنابووی هاوڵ بۆمان و ئەزانی لە هەندێک منتیقا ئەو منتیقانەی کە ئاغا دەسڕۆی بۆتیایە ئەوێش ئەسکەریان نەکردووە بەڵام لەبەر ئاغا نایان کردووە ئاغا چۆنەڵی بە جۆرە لە جۆر نەوگە ئاغایتیان نەوەڵا نەفسی خۆم نم کرد نفسی خۆن نەکردێ باشە ئەی ئێستا لەگەڵ ڕۆژوان چۆنی کوونیم بەخوا بۆ ناتوانم گورچی لەم سست بووە گورچی لە سز بووە دوو دەماری دڵیشم خوێنی بە ناچێت ئەی باشە ئێستا بە چۆن کاتەکانت بەسەرەبەی شەو ڕۆژ چۆن چیەکەی خەریکی چیت وەڵی خەریکی کەرەمی خوام شەولان نوێژەکان مەکەم ئەوی بە سیاست بە زۆر عاجزی لاشەم ئێشی تێ کشتی هەمووی ئەوە نەمە ڕۆشناییتیان نیە کشتی ژانەکە باشە بەسەرهاتێکی خۆش کە لە بیرت ما بێ شتێکی خۆش لە ڕەمەزانە ڕوویا بێ یا لەو گەرمێن و کوێستان و مەسەلەی جافایەتیا شتێکی خۆشمان بۆ بجێڕەوە چی بۆ بگەرمە هەتا جواب بگەمەوە مەبەسمەوەیە بەسەرهاتێکی خۆش چی ڕوویا بێ شتێک ڕوویا بێت ساڵێک لەو ساڵانێک کە قەدیم هاتوچۆیان کردووە بۆ گەرمیان و بۆ کوێستان بخوا شتی باش شک ناوم شتی خراوشکەوەم ئەرێ بخوا باشە بۆ خۆ ئەڵێ هەر بەسەرهاتی ناخۆشە بێ بە یادەوەری ئەرێ وەڵا چونکو ساڵێکم وە بیرتێ کولە گەرمیانی خواردوە ئەو کولە هاتووە ئەم قراخیشە خواردووە کەڵکی کردووە لە تانجەرۆ کەڵکی کردووە لە سیروان لە دیاوانە کەڵکی کردووە حاڵی بوویت باشە ئەی تۆ هیچ گرانیەکت بە بیر دێ بەڵێ پاوەم لە بیرتێ پاوە چییە پاوە پاوە ئەچون بۆ پاوە جاب ئەچوو بۆ پاوە بۆ گەنم و جۆ ئەی لێرە چی بوو لێرە وشکە ساڵی بوو بەهۆی چیە بوو ئەو گرانیە ئەوە نەوەزانم ئەچون بۆ پاوە بۆ گەنم و جۆ
بێرنی بۆ خۆیان بیخۆن و پێی بژین دەوڵەمەند فەقیریش تەماشەیە کرد ئاوە لە قەدیم هەندێک خواردنی تایبەت هەبوو لە هەندێک ناوچە لەم منتیقەی ئێوە چ خواردنێک بە ناوبانگ بوو قەدیم قەدیم وەکو کەی مەبەستم وایە 40-50 ساڵ لەمەوە پێش 50 ساڵ لەمەوە پێش بەڵێ 50 ساڵ لەمەوە پێش گەنم و جۆ بوو وەکەمی بەڵێ هەمومان کردووە لۆکە مەرەزەمان کردووە بامی و تەماتەمان کردووە کاڵک و شووتی و شتی ئەمانە بووە دەنکە زیایی کردووە هاتووە بەڵێ ئاوە باشە کاک حاجی ئێستا پێت خۆشار لە بێسان سوور بی یاخۆت بچێ شار لە شار نیشە جێبی هەر حەزەکەم لەم خاکاوم چونکون لەم خاکا پەروەردە بووگم لەم خاکا ژیاغم ینی مەبەستمەوەی لەم خاکە لە بێسان سوور لەدایک بووی نە لەم خاکا گەورە بووم و وە گەنجی هاتومە ئەم شوێنە وە گەنجێکی ئەوەکو ئەو گەنجانە بەڵێ بەڵێ هاتومە ئەم وڵات ئیتر لەو ساکەوە وام لەم وڵاتە تا ئیشت مام حاجی تۆ پیاوێکی تەجروبەداری فەرمووگیان ئێمە ئێوارانە چینە خزمەتی بینەران ئێساوە بینەران لەم لە ڕێگای ئەم کامێرانەوە جوان لە جەناب تۆ جوان لە دەنجی تۆیە حەزەکەم ئامۆژگارێکی خەڵک بکەی پێت خۆشە چی بە خەڵک بڵێ وەڵاهی چی بڵێم حەزەکەم خەڵک باشوێت حەزەکەم خەڵک عیبارەت بکە بۆ خوا حەزەکەم خەڵک بسڵمانوێت یەکتری بۆ خێو بکەن یەکتری قسەی خۆش بکەن بۆ یەکتری ئامۆژە یەکتری بکەن وەکو پیاوانەی پیاوە قەدیمەکانی زوو وا هەڵسن و دانیشن ئەکە نایشیکەن کورە پارەشیان بێتێ نایکەن چونکو چرخەکە تێک چووە ئەم چرخە تێک چووە وەکو چرخی زمانی زوو نییە پیاوی زمانی زوو هەمووی بسڵمان و هەمووی ڕێک و پێک و هەمووی ئامۆژە یەکێ کرد هەمووی چاکو بەڵێ دەستاوی یەکتریانە کرد و یارمەتی یەکدار زۆر ئەوەی من نیوەم لە بیر چووە بە قوربان و ئەمرم هەیە بەشی خۆم دەخوای گەورە مەفەقت کار ئینشاڵڵا لاشە ساغ بێ سپاس دەکەین دەست ناجەکەین